ساڵتان لەبێت بینەرانی کورسات نووسمنا ڕۆتۆفیقم لە ئەڵلقەی ئەم شەوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر بردومانکردنی گوونشینەکان و کاریگەری لەسەر خەڵک هەمووانە زانین لە ئێستادا و بە دیاریکراوی ئەمڕۆ پەرەسەندنەکان زۆر لە ئاستێشی مەترسیدارن لە ڕووی بردومان و هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان. دیارە ئەم بردومانانە بیانووی جۆراوجۆری خۆی هەیە لەلای حکوومەتی تورکیاوە، بەڵام دوجار کاتێکم بردومانانە ئەنجامەدرێت دەبێتە هۆی پێشەرکردنی هەم سەروەری عێراق، هەم سەروەری خاچی هەرێمی کوردستان و هەم زەرەر و زیان گەیاندن بە ناوچە گوندنشینەکان و سنوورەکانی هەرێمی کوردستان. دوجار لێەوە ئەوەی کە زەرەرمەندی یەکەمە خەڵکی هەرێمی کوردستانە. پاساوەکانی تورکیا لە چه ئاستێکدایە بۆ هێرشانی کەیکات کێ هۆکارە بۆەوەی کە پاساو بداتە دەست دەوڵەتی تورکیا و سوپای تورکیا بۆی کێرش بکاتە سەر سنوورەکان و گوندەکانی هەرێمی کوردستان. دەوڵەتی عێراق کە پێویستە سەروەری خاچی عێراق بپارێزێت لە ڕووی دەستوری و یاسایەوە هەڵوێستەکانی بۆ لاوازن. هۆکارەکان چییە کە لە ئاستی نێودەوڵەتیشدا هەڵوێستەکان بەرامبەر ئەم بردومانانە و هەروە لەشکرکێشی و هەروە دەستێوەردانەکانی تورکیا و دەوڵەتانی دراوسێ بۆ عێراق و خاچی هەرێمی کوردستان بێدەنگیەوە لاوازە. ئەم شەومانەوە گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک ڕزگار محەممەد چاودێری سیاسی کە لە سودۆ لەگەڵمە، هەروەها کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەخێر بێ کاک ڕزگار، هەروەها کاک سەلاح باپیر ئەگەر گەیشت بێت ئەوە جەنابیان وەک شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر لەگەڵمانە بن. کاک سەلاح سڵاو لە جەنابیشت بەخێر بێ بۆ بەرنامەی پانۆراما. کاک ڕزگار بە یارمەتی جەناب دوای بچمە لای کاک سەلاح چونکە بە حوکمیەوەی شارەزایەکەی حازر نییە، باشە دواترە چمەوە لای. باش سپاس. وەڵێ کاک ڕزگار، وەک هەموو لایەکمانە زانین وەکو ئاماژەشم پێە، ئێستا هێرشەکانی تورکیا و بردومانکردن و بەزاندنی خاچی هەرێمی کوردستان و عێراق یعنی سەیرەکەی چۆتە ئاستێکی زۆر باڵاوە و ئەم هێرشانە مەترسیشی گەوری دروست کردووە لە هەم دڵی خەڵک، هەم ینی مەترسیەکان بۆ ئاراسەیەکی تر ینی تورکیا هەنگاوی زۆر قورستر بنێ لەمایە لە داهاتوە. بەگشتی خوێنەوەتان بۆم دۆخە لە عێراق و لە هەرێمی کوردستان چۆنە بەوەی کە هەر ڕۆژە و وڵاتێک یاخود لایەنێک بە دیاریکراوی زۆرترین کات وڵاتی تورکیا خاک و هەرێمی کوردستان و هەروەها سنوورەکانی عێراق دەکاتە ئاماچ. بەداخەوە سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانی عزیزی کورسات و میوانە بەڕێزەکەشمان لە هەولێری پایتەختەوە. بەداخەوە ئەوەندەی مێژوو بیرمانە هێنێتەوە لە ڕابردووە و ئەوەندەی بوو تەمەنی خۆشمان بیرمانە هەر جارە و هەر ڕۆژە و هەر مانگە و هەر ساڵە و دوژمنێکی ئەم نیشتیمان و ئەم خاکە دراوسەیەکمان دەوڵەتێکی زلهێز، دەوڵەتێکی نەیار بە ساڕوخەکانی، بە فڕۆکەکانی، بە دەبابەکانی خاکی ئەم نیشتیمانە ئەشێلێ و بەداخەوە ئازیزانمان بریندارەکە و لە ناوێ باوە پێشێلی مافە دەستوری و مرۆڤایەتەکانمانەکە. بەداخەوە لەبەرەوە هیوادارین کە ئەمە کۆتایی پێبێ، بەڵام وا دیارە وەکو بەیانەکەی ئەمڕۆی وەزارەتی بەرگری تورکیاژ ئاماژەی پێکردووە ئەڵێ ئەمە درێژەیە بێ و بەردەوامە بین لە ئەم هێرشانەمان. بەداخەوە خۆی لە ڕووی دەستوری و لە ڕووی یاساییەوە ئەوە عێراقا دەوڵەتی ئیتیحادیە کە ئەبێ سنوورەکانی دەوڵەتی عێراق بپارێزێت و ئەمە لە مافە بنچینەیەکان یا لە پرەنسیپە بنچینەیەکانی دەستوری عێراقە لە مادەی یەکەم مادە بەمە دەست پێکا کە سیادەی عێراق ئەبێت لەلایەن دەوڵەتی عێراقەوە بپارێزرێ، سەروەری خاچی عێراق ئەبێت لەلایەن دەوڵەتی عێراقەوە بپارێزرێ. سەرۆک کۆمار ئەبێ یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە یەکگرتوویی و پارێزگاری لە خاک و نیشتیمانی عێراق بکات. ئەنجومەنی وەزیرانی عێراق پێویستە سەروەری خاچی عێراق بپارێزێت، بەڵام ئەوە لە 2003ەوە کە ڕژێمی سەدام ڕووخاوە و دەوڵەتی نوێ و دەوڵەتی فیدراڵی دروست بووە و دەستورمان نووسیوێتەوە لە 2005ەوە ساڵ نییە تورکیا یان ئێران بە فڕۆکەکانی بە تۆپ هاوێژەکانی هێرش نەخاتە سەر سنوورەکانی ئێمە، سەر لادەکانی ئێمە، سەر خوشک و براکانمان، سەر لادەنشینەکانمان لە سنوورەکانی هەرێمی کوردستان و لێشیان نەکوژێ، لێشیان بریندارەکە.
ئاوەدانیشیان لێ ئەشێوێنێ جوتیاری و کاروبارەکانیشان لێ ئەشێوێنێ و سەرگەردانیانەکە بێ ماڵ و بێ ئاو بێ نانیانەکە بەڵام هەتا ئەم چرکە ساتە کەسێک نییە دیفاع یا سەرکۆنی ئەم هێرشانە بکات. من هەتا ئەوەی پێشەوەی بێمە بەرنامەکەی بەڕێزیشتان چاودێری ئەومە کرد کە ئەنجومەنی وەزیرانی عێراق سەرۆکایەتی کۆماری عێراق سەرکۆنی ئەم هێرشە بکەن بەڵام تا ئێستا هیچ بەیانێکیان دەرنەکردو بۆی سەرکۆنی ئەم هێرشەکارێن بێ هەڵوێستیە بۆ لاوازی حکوومەتی ئێستای عێراق گەڕێتەوە بێگومان لاوازی ئەگەر لاوازی نەبێ و ئەگەر سنتەرێکی بەهێزی ناوەندێکی سیاسی و ئەمنیمان هەبێ و ئاسایشی عێراق سەقامگیر بێ بێگومان ئەو دەوڵەتانش ناتوانن هێرش بکەنە سەرمان ئەمە لە لایەکی تریشەوە گومانەکەم کە جۆرێک لە ڕێککەوتن هەبێ لەگەڵ ئەم وڵاتانەی دراوسێ لە بەرامبەر هەر شتێک بێ هەر جۆرە بەرژەوەندیەک بێ و هەر پاساوێک بێ کە دەوڵەتی تورک و دەوڵەتی عێراقیش پێیان وایە ئەم جۆرە هێرشانە ینی پاساوی ئەدەنێ بۆی ئەنجامی بدا گومانی ئەم جۆرە ڕێککەوتنە شەکەین بەڕاستی بەڵام هەرچێکە مای ڕێککەوتنیانی بەڵێ لە بنەڕەتیشا لە ڕووی یاساییەوە دەستورە و مافادا بە ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرۆک وەزیران و ئەوان کە ئەم جۆرە معاهەدە و ڕێککەوتنانە لەگەڵ دەوڵەتانی دراوسێ بکە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەمە لەگەڵ ئەوەی سەروەری خاکە بەزێنرێ وە سنوورە بەزێنرێ بۆچی ژیانی خەڵک بکەوێتە مەترسیەوە و مافی خەڵک بکەوێتە مەترسیەوە گوزەرانی خەڵک بکەوێتە مەترسیەوە مافی کار و پیشەی هاوڵاتیان کە ئەنێ ئیش بکەن بژێوی ژیانیان دابیکەن لەگەڵ ئەوەی دەوڵەت بۆیان ناکە ینی بێ لێشیان تێک دەی دڵە ڕاوچۆ ئارامی بخیتە دڵی خەڵک ئەمە سەرنجێکی ترەکە گاوڕێ ئەو بە پاساوی ڕوبەڕووبوونی تیرۆر و گرۆپی تیرۆریستی دێ ئەم ناوچانە بۆمبارانەکە لە هەمان کاتە تۆ دی ترس و تۆقااندن لە ناو گوندنشینانی هەرێمی کوردستان بڵاوەکەیتەوە ئەمڕۆ من گوێم لەو مامە بەڕێزانە لەو دایە بەڕێزانە بوو لەو خوشک و برایانە بوو لەو گوندانە ئەیامون تا ئێستا نەهاتوونێتەوە سەر خۆمان لە بەروی ترساوین تۆقیوین مناڵەکانمان ئەو دەنگ و ژاوەژاوی بەهۆی بۆمبارانەوە لە گوندەکەمان دروست بۆ تا ئێستا هۆشی لە دەستداوین جاخۆ لە دوای ئەوەشەوە هەر ژیانیان لە نائارامیە بێت چوانی هەموو دەقە ساعتێک ئەوان معڕزن بۆی ئەوەی لە ڕابردووە لە ناوچە گەشتیارەکانی کونەماسی ڕوویدا من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لە دوایەوە نەمێراوە بچمەوە بە کونەماسیە ئەنی گەشتیار چۆن نەتوانێت ڕووبکاتەوێ ترس دروست بووە لە ڕاوچە دروست بووە لەوەی کە گیانی تۆ سەلامەتی تۆ پارێزراو نییە بچی بۆوێ لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەمە جۆرێکی ترە لە ترساندن و تۆقااندن بۆ هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە هیوادارم بەرپرسانی حکومی لە عێراقیش لە حکوومەتی فیدراڵیش و لە سەرۆکایەتی کۆماریش و لە سەرکردایەتی سیاسی کوردیش ئەنی بیرێک لەمە بکەنەوە تاکەی ئەم تۆپ بارانکردنە ناوەستێنن بەداخەوە دەست خۆش کاک ڕزگار دێم و خزمەت جەنابێت کاک سەلاح باپیر شارەزای کاروباری تورکیا دووبارە ستاوت لێبێت کە لە سەدۆکانمان لە شاری ئەولێ لەگەڵمانەی ئەنی ئاستی هێرشەکان و پەلامارەکانی تورکیا و ئۆپراسیۆنەکانی تورکیا کە ناوبەناو یاخود ساڵانە ئەنجامیەدا لە ناوچە سنووریەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان دەبینین لە دوای ئەو ئۆپراسیۆنانی کە لە دوێنێ شەو بەرەبەیانی ئەمڕۆ ئەنجامیدا بە دیاریکراوی لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و خەریکە لە قوڵایی خاچی هەرێمی کوردستان ئەنجامیەدا پەرە دەسێنێت و ترس و لە ڕاوچێکی زۆرە خاتە ناو دڵی گوندنشینان و خەڵکی هەرێمی کوردستانەوە هۆکاری ئەم پەرەسەندانە لە زیادبوونی ئۆپراسیۆنەکانی دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی دیکەی هەرێمی بۆچی ئەگەڕێتەوە لە سەرخاچی هەرێمی کوردستان و عێراق شەو باش کاکاوڕێ سڵاو لێ ئێوە و سەرجەم بینەرانی کورسات نیوز لە هەر کوێیەکی دنیا بن وە بە خێرات نیمیوانە بە ڕێزەکەشتانەکەم سوپاس وڵا سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان ئەمڕۆ کە ئەبینی ماوەیەکی ئێزگار دوور و درێژانی سەروەری خاچی عێراق لەلایەن وڵاتانی دراوسێ ئەبەزیندرێت و ئەبینین ڕۆژانە یاخواتوان زۆربەی کات ساردەکان ئەو سنوورانەی کە دراوسێنە لەگەڵ وڵاتی تورکیا و تایبەتیانە وڵاتی ئێرانیشەوە بە تایبەتی وڵاتی تورکیا ڕۆژانە سنوور ئەبەزێندرێت و تۆمبارانی ناوچەکانە کات ئەبێت هۆی دەربەدەربوونی خەڵکی ئاوارە و خەڵکی سڤیل لە ناوچەکەدا و هەروها تێکچوونی ژیانی ئەو جوتیارانە کە لە ناوچەکەدا هەنانی بۆتە نەئارامەیەکی تەواو لە ناوچەکەدا بۆی نەتوانن ژیانی ڕۆژانەی خوانیان ژیانی کاروباری ژیانی ڕۆژانەی جوتیارانی گوندنشینەکان
ڕێبەڕێ بکرێ ئەمە یەک لە هۆکارەکانی سەرچەکان ئەوەتەیە یاکو بێ دەستەڵاتێکی تەواوی وڵاتێکی وەکو عێراقا ئەمڕۆ کابینی بەپێی یاسای دەستوری هەموو یاسە هەموو وڵاتانەوە پێشێلکردنی سەروەری خاچی وڵات ئەمە ئەرچی نیشتیمانیەکە کە زیاتر لە سەرشانی حکوومەتی ناوەندایە و هەروها ئەمە ئەشکرێ ناکری هەر حکوومەتی ناوەند بەجواب بێت و لە سەبارەت بە پێشێلکەرەکانی سەروەری خاچی وڵاتەکەی و هەروە سەرۆکاتی هەرێمی کوردستانیش ئێمە وەکو هەرێمی کوردستان کەوا بەشێکی دانەبراین بەشێکی حکوومەتی فیدراڵینە ئەمڕۆکە لە عێراقی دموکراتیدا بەڵام بەداخۆ هەتاکو ئێستا کە بە چەندین جارە خەڵکی ئێمە قوربانی ئەدا لەم پێناوەدا خەڵکی گونیشینانی ئێمە شەهید دەکرێن یاخود دەربەدەرەکرێن هیچ هەڵوێستێکی ئەو تۆ چ لەلا سەرۆکاتی پەرلەمانەوە چ لە سەرۆکاتی هەرێمەوە نەدوێنراوە بۆی بتوان هەل عەلەقەن بەلانی کەمەوە شەرمەزاری بکرێ ئەمە یەک لە بێ هەڵوێستی هەم حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەروە هەم زەعیفی و بێدەستەڵاتی حکوومەتی ناوەندیشە ئەمە بەڕاستی زیاتر ئەم پێشلکاری سەروەری لەم ناوچانەدا بە تایبەتی کە وڵاتێکی وەکو تورکیا ڕۆژانە تۆبارانی و شوێنانەکە بە بیانوی زیازیا ئەمە بەڕاستی پێشلکردنیشی سەروەری مافەکانی هەم سیاسیە هەم مافەکانی دەستوریە هەم مافەکانی یاسایە ئەمە گەرێتەوە سەر زەعیفی حکوومەتی ناوەندیشەوە بەڕاستی بە دەرەجەیەک باشە کاگێ سەلاحیانی وەکو کاگرزگار ئاماژەی پێدا بۆ نمونە لێسادا تۆ ئەم بێ هەڵوێستی کەی بینین وەکو جەنابی شت و کاگرزگاری ژاماژەی پێدا هەم لەلایەن سێ سەرۆکایەتەکەی عێراق هەم لەلایەن سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستانەوە پێدوانیە ئەمە ژێربەژێر ئەگەر ڕێکەوتنێکە بێت لەگەڵ وڵاتی تورکیا بە دیاریکراوی چکە زۆربەی ئۆپراسیۆنەکان تورکیا ئەنجامێدا لە خاچی هەرێمی کوردستان و زۆربەی تۆبارانەکان و بردومانەکان تورکیا ئەنجامێدا ئەمانە ڕێکەوتنی پێشوەختەیە یاخود نەخێرۆک و جەنابە دەڵی بێدەسەڵاتی هەم حکوومەتی عێراق هەم هەرێمی کوردستانیشە لەم بارەوە بەرامبەر بە تورکیا هەردوو هۆکارەکان واریدن بەڵێ ئەمڕۆ کە سیرێکە ئەمڕۆ کە دەسەڵاتی حکوومەتی ناوەندە بەڕاستی وەکو دەسەڵاتێکی ئەو تۆنیە بتوانی دیفاع لە سەرۆرەکانی کاملی وڵاتی عێراق بکات و هەروها شتێکی تریشیە ئەشکرا ڕێکەوتنێکی ژێربەژێر هەبێت لە نێوان ئەم دوولانە سەرچیانەوەکەوە ئەمڕۆ سیادی وڵاتی عێراق پێشێلەکرێت ئەمە بێگومان ئەگەر بێت وڵاتی عێراق لە حالەتی بێدەسەڵاتی زەعیفی بوونی خۆشی دابی ئەتوانی سکاڵی یاسایی خۆی لە ئومە متحیدە بکە ئەمە بەپێی دەستورەکانی هەموو وڵاتانی دنیا ئەمە بۆی هەیە نەڕەزایی دەربڕی لە ئومە متحیدەکەەوە بتوێت بڵێ شکایوەکو شکایەت لێکردنێک لە نێوان دەوڵەتیەوە بتوانێت بڵێکەوە وڵاتێکی وەکو تورکیا سەروەری یاسایی سەروەری خاکەم پێشێ لە کات و ڕۆژانە بیت هۆی بردومانکردنی ناوچەکان ویان دەربەدەرکردنی و شێدکردنی خەڵکی عێراقەوە بە تایبەتی ئەمە ئەتوانی بڵێن نەک بێدەسەڵاتیە بەڵکو ئەتوانین بڵێن ڕێکەوتنێکیشە وەکو چۆن لە بەپێی یاسای ئەسکوت و علامەتە ڕزا ئەمە ئەکرێ باشە لە بەرژەوەندی بەڵام بەشێوەیەکی یاخود ئەو ڕێکەوتنە لە بەرژەوەندی چێت چ لایەنێکە بە دیاری کراوی بە دەرەجێک لە بەرژەوەندی تورکیایە بەژەوەندی بزیاتر بە دەرەجێک لە بەرژەوەندی ئەو لایەنە سیاسیانی کە لە حکومڕانی عێراقەکەن یان لە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن بەرژەوەندیی تایبەتی خوان لەگەڵ حکوومەتی تورکیاوە هەیە ئەمە لە پێنا بەرژەوەندی ئەوانە زیاتر کە بێدەنجیان هەڵبژاردووە ئەگەر بێت و بێت سەروەری عێراق کە پێشێلکرا بەپێی هەموو دەسەڵاتەکان یاسایی بۆ هەیە جوابێت لەسەر خاچی خۆی بۆ هەیە دیفاع لە خاچی خۆی بکە دیفاع لە هاوڵاتیەکانی خۆی بکە جاچە هەرێمی کوردستان بیچ حکوومەتی ناوەند بێ ئەمە ئەرک و وازیبی هەم حکوومەتی هەرێمی کوردستانە هەم حکوومەتی ناوەندە بۆی لەسەر خەڵکی دانیشتوانەکەی خۆ لەسەر هەڵوێسی بێ سنوورەکانی خۆ بەزاننی سنوورەکانی خۆ بە جواب بێ ئەمە بێگومان دیارە یا ڕێکەوتنی کراوە یاکو بەرژەوەندێکی تایبەتی خۆیان هەیە لەگەڵیان یاخو بەرژەوەندێکی سیاسی لە نێوان ئەو لایەنانە هەیەکەوە لە حکومڕانی عێراق و لە حکومڕانی هەرێمی کوردستاندانەکە لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیادا لە ئارادا ئەمڕۆ دەست خۆشکاک سەڵاح دێم و خزمەت جەنابەت سوپاس دەکەم بۆ وەڵامەکانت کاگێ ڕزگاریانی خۆی بەپێی میساقی نێودەوڵەتی بێ و بەپێی پەیماننامە نێودەوڵەتیەکان بێت دەبێت یعنی هەم ئەنجومەنی یاسایی ژەم نەتەوەی گرتوەکان ینی هەڵباتی یاخود هەڵوێستی هەبێت لەسەر هەر پێشێرکردنیەک بۆ سنووری وڵاتان کە ئەندام بێت لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بەڵام ینی بەڕاستی ئەو بێ هەڵوێستی کە لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان هەیە بەرامبەر ئەم لەشکرکێشیەوە بەرامبەر ئەم پێشێرکردنی سەروەریە دەبینێن بێ هەڵوێسێت لە مەحافلی نێودەوڵەتیش لە ناوەندە نێودەوڵەتیەکانیش هەیە هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە گۆڕانکاری ئەو دۆخەیە کە لە ناوچەکە لە ڕۆژهڵاتی ناوەڕازی ساتۆ تا ئاراوە بە دیاریکراوی ئەوەی کە لە ئەفغانستانی بینین ئەمانە تا چەند گرێدراوی یەکن ئەمانە تا چەند پەیوەندیان بەیەکەوە هەم دۆخانەکە ڕزگار بێگومان
دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی گەورەش بەڕاستی هەموو کاریگەری خۆیان هەیە و بەیەکەوە بەستراون ناکرێ بڵین ئەوەی لە ئەفغانستان ڕوودەدا لە ڕووی سەربازی و سیاسی و نێودوڵەتیەوە کاریگەری لەسەر هەم ئێران و هەم عێراق و هەم لوبنان و هەموو ئەو ناوچانێک کە لەم منتیقەیان نییە بۆ بە پێچەوانەشەوە ئەوەی لە عێراق دەگوزارێ بۆ هێزە نێودوڵەتیەکان بۆ نەتەوە یەکگرتووەکان بۆ دەوڵەتانی ڕۆژئاوا کاریگەری نییەوە پەیوەندیان نییە بێکەوە بێگومان پەیوەندیان هەیە و ئەگەڕێمەوە سەر ئەوەی ئەو گومانەی کە هەمان بوو لە بەشی یەکەمی گفتوگۆکەمانە ینی گومان دەکەین لەوەی کە ڕێکەوتنێکە بێ دەنا بۆچی نەتەوە یەکگرتووەکان بێدەنگە بۆچی بەردەوام لە هەموو ئەو کێشە و گیرروگرفتانەی بەسەر ئەم نەتەوەی ئێمەیە دێ نەتەوە یەکگرتووەکان وڵاتە زلهێزەکان هەم چۆر دەبن هەم کەڕ دەبن و نایبینین جینۆسایت بەسەرم گەلایە دێ کەس ئاگای لێ نییە کیمیاباران دەگرین کەس نایبینی و کەس گوێ لێ ناگرێ و کەس سەرکۆنی ناکە کۆڕەوەکەین بە ملیۆنان خەڵکی ئەم هەرێمە ئەم پارێزگایانە ڕەوەکە نەچنە وڵاتێکی تر دەوڵەتان بێدەنگە بن ینی ئەم هەموو کارەساتەمان بەسەر دێ کەس ئاگای لێ نییە وەکو باسم کرد لە 2023ەوە ئێمە بەردەوام هێرشی فڕۆکەکان و تۆپ هاوێشەکانی دەوڵەتانی ئێران و تووشاشمان لەسرە بەڵام هیچ دەوڵەتێک لەسەرمان نەهاتۆتە گۆ من بیر بە لە زانکۆ خوێنکار بووم لە ساڵی 2006 و 2007 لەگەڵ هاوڕەکانمانە کۆ بووینەوە خۆپیشاندانمانە کرد لە ناو زانکۆ دژی تۆپبارانکردنی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان لە ناو زانکۆ ڕێیان پێ نادانە و نابێ ئێوە خۆپیشاندان بکەن دژی تورکیا ینی سێریکە ئەو کاتە خوێنکار بووم ئەوە 11 ساڵە خوێندنم تەواو کردووە ئێستاش بەردەوام ئەم دەوڵەتی تورکیای دراوسەیە کە ئەجری بەسەرمانەوە هەیە بەردەوام هێرشە کاتە سەرمان و ناوچە گەشتیارەکانمان لادێکانمان گوندەکانمان هاوڵاتەکانمان تووشی لە ڕاوچێ و تۆقااندن و ترس دەکا بەداخەوە لە ڕووی نێودوڵەتیشەوە کەسێک نییە یەخی ئەم تورکیایە بگرێ شێرانە بگرێ بڵێ بواکە کاگرسکار من بۆ نمونە گەڕووە ناوخۆیەکە وەربگرینەوەی کە جەنابە داماژت پێدا بۆ نمونە بێدەنگی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی یعنی بینیت وەکو جەنابە دەڵی بۆ نمونەگە تورکیا فەزلی هەبێ بە سەرمانەوە ینی ئەوەی کە هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەیکات لە پێناو پاراستنی ئەو بەرژەوەندیە کە لەگەڵ وڵاتی تورکیا هەمانە لە پێناو پاراستنی ئەو دۆخە ئابوووریە بازرگانیە کە لەگەڵ ئەو وڵاتە هەمانە یاخود کۆمەڵی هۆکار و فاکتی دیکە هەیە لە پشت ئەمەوەیە کە وا دەکات دەبێت پێویستە سەرکردایەتی سیاسی کورد لێرە بێدەنگ بێت و هەڵوێستێکی وەها جدی نەبێت بەرامبەر ئەو وڵاتە بۆی کە هەریج نەبێت لێمان عاجز نەبێت ڕاست خۆ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە بیر بکاتەوە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان پارێزێ وڵا زۆر خۆشحاڵین حەزەکەین بەردەوام لەگەڵ ئێرانیش و لەگەڵ بەغاش بیپارێزێ بەڵام ئەی باشە ئەو هاوڵاتی لە پێنجوێن زەویە کوشت و کاڵەکەی تەماتەکەی ڕەنجەکەی بەباچووە و تووشی تۆقاندن و ترس بووە و ئەو هاوڵاتی لە باڵەکایەتی بە هێرشی تورکیا لە ناوچوە و کوژراوە و ژیانی لە دەستداوە ئەمە بەرژەوەندی نییە ئەمە ژیانی هاوڵاتی کوردی نیە لەم هەرێمی کوردستانە نابێ بیپارێزێ نابێ ئاسایشی هەرێمی کوردستان بپارێزێ و دابینی بکە بە سەقامگیری دابین بکە ئابوووریەکەمان پێش بخە ئەی ئابووری دەوڵەتان بەهێزکە بەڵام ئابووری خۆمان تێک بە ئێمە هەموو هەوڵ و هیمەتێکمانەوەیە پەرە بە کەرتی کوشت و کاڵیمان بین و ئابوووریەکەمان هەمە چەشنکەین و گرنگی بە کەرتەکانی تر بین بەڵام لە ترسی تۆپی تورکیان نەوێرین باخەکانمان ئاوادان بکەینەوە جوتیارەکەمان نەوێرە بچێتە زەویەکەی کوشت و کاڵ بکە و فەلاحەت بکە دەوترێت تورکیا دەواازەیەشی گرنگی ئابوووریە بۆ هەرێمی کوردستان هەم لە ڕووی ناردنەدەرەوەی نەوتەکەی هەم لە ڕووی ینی ئەو کۆمەڵە هاوردە و ناردنکاری کە لە دەواازەکانی تورکیا بۆ هەرێمی کوردستان دەکرێت بەڕاستی ئەوە ڕاستە ئەوە کۆچی لەسەرەوەش بەرژەوەندی و بەرژەوەندیشی باڵایە و ساڵانە بە ملیاران دۆلار ئێمە هاوبەشی ئابووری و قازانجی ئابووریمان هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیا و لەگەڵ ئێرانیش لەگەڵ ئەو ناوچە سنووریانی کە هەمانە بۆ دەوڵەتە دراوسیانەوە ئەبێ بیپارێزی نەبێ گرنگی پێبین ئەگەر ڕێکەوتنیشمان هەیە با ڕێکەوتنەکەمان ئاشکراکەین بۆ خەڵک لایانی کەم بە خەڵک بڵین تکایە لەم ناوچانە دوورکەونەوە با ژیانتان لە مەترسیانە بێ ئەی ژیانی کوڕێکی گەنج کچێکی گەنج و ناوچانە گرنگ نییە بەلای سەرۆکایەتی یا سەرکردایەتی سیاسی کوردەوە کە لە ناو نەچێ یان باشیان پێ نییە هەر بەرژەوەندەکان بپارێزن ئابوووریەکە بپارێزن ژیانی ئینسانە گرنگترەیان ئابوووریەکە گرنگترە
لەبەرەوە بەداخەوە ینی ئەگەر ڕێکەوتنێکیش هەیە بێ بە خەڵک بوترە ڕێکەوتنێ وەم ڕێکەوتنە بۆچی کراوە ئایا من ئەمڕۆ دیقەتی و شوێنمدا کە تۆ باران کراوە لە ناوچەی پێنجێن و لادیانە ئایا بارگای گروپی تیرۆریستی یان هێزێکی چەکدار یا هێزێکی یاخی لە دەوڵەتی تورکیا لەوەیە ئەگەر لەوەیە بە حکوومەتی هەرێم هەستێ بچێ دەریکاتە دەرەوە بە ئاسایشی خۆمان بچێ بیکاتە دەرەوە نەک ئەوان قەسفی بکەن و سنووری ئێمە ببەزێن و سەروەری ئەم هەرێمە و نیشتیمانە کەشمان ببەزێن بەڵێ دەستۆش کاک ڕزگار بەڵێ کاک سەلاحیانی بۆ نمونە پەرسەندنەکان ئەوەی کە لە ئێسادا ڕووەدا دەبینی ئەنی ڕاستە لە ماوەکانی ڕابردوو یاخود لە ساڵانی ڕابردوو ئۆپراسیۆنەکانی تورکیا هەمیشە لە سنوورەکان بوو و ئەوەشی کە دەکرا زیاتر لە چیاکان بوو و کاتێک کە ئۆپراسیۆنەکانیش دەستی پێ کرد ینی کوردمەودا بوو بەڵام ئەو ئێستا کە تورکیا ئەنجامێدا و ئەمڕۆ لەسەر زاری بەرپرسانی باڵای وەزارەتی بەرگریە وڵاتە بیستومانە یعنی ئۆپراسیۆنانە دوورمەودا بن و درێژخایانیژە بن و لە عمقی خاچی هەرێمی کوردستان و قوڵایی ناوچە جیاجیەکانی خاچی هەرێمی کوردستانە بێت گۆڕانی ئەم استراتیژە لە ینی سیاسەتی سەربازی تورکیا لە ئێسادا بۆچی دەگەڕێتەوە بێهێزی ئەمریکایە لە ناوچەکە و کەوتنی ئەفغانستانە و گۆڕینی هاوکێشەکانە لە ئێستادا لە ڕۆژهڵاتی ناوین یاخود نەخێر جەنابەت خوێنەوەیشی دیکەت بۆی هەیە من پێم وە بە شێوەیەکی سەرەکی ئەمڕۆ گۆڕینی گۆڕانکاری لە ناوچەکەی یەک لە هۆکارە سەرچیەکان کە ئەبینی ئەمڕۆ چەندین گۆڕانکاری لە ناوچەکە کراوە خۆ ڕوویداوە بە تایبەتی لەو ماوە ڕابردووکە لە ئەفغانستان ڕوویدا بێگومان ئەمەش یەک لە هۆکارە سەرچیەکانە ئەگەر سەیری مێژووی حکومڕانی تورکیا بکەین بینە بگەڕێنەوە دواوە لە سەرەتایی دروستبوونی ئەکەپە کە ئەمڕۆ کە ڕزبەتی بغان سەرۆکایەتی کە خەون بەوە ئەبینی کە ویلایەتی عوسمانیەت و یان با بڵێم ئیمپراتۆریەتی عوسمانیەت زیندوو بکاتۆ لە ناوچەکە بۆی بتوانی دەسەڵاتی کاملی بەسەر ناوچەکەدا هەبیت و ڕێڕێوەکانی بۆ خۆی خۆش بکە کە دەسەڵاتی خۆی لە زۆربەی ناوچەکان فراوانتر بکە ئەمێ ئەگەر سیر بکە ئێستاکە بە بیانوی ئەوەی کە گوایە پەکەکە لەو ناوچانە هەیە هێرشەکات و نەخۆ دەستێوەردانی چەکداریە کە لە ناوچەکەدا کە بە بیانوی کە دەسەڵاتی پەک لەو ناوچانە سنوورەکان بە تایبەتی ناوچەکان هێزی پەکەکەی لێە ئەمە ئەتوانە بڵم تەحەدێک شتێکی تا کەمێک وارە بەڵام خۆ ئەگەر بێت و سەیری ئەو دەستڕۆیشتنی یاخۆ ئەو پەلهاویشتنی چەکداریەکەوە هێزی عسکەری لە تورکیا تەنها لە هەرێمی کوردستانە بۆ ئایا وڵاتێکی وەکو لیبیا ئایا پەکەکەی لێبوو ئایا وڵاتێکی ئەرمەنستان و ئەزربایجان ئایا پەکەکەی لێە ئایا وڵاتێکی وەکی یەمەن ئایا پەکەکەی لێە هەنی ئەموو شوێنانە بەڕاستی ئەوێ ئەو خەونەیەکەوە بە خۆی داینەوە زیندوکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی لە ناوچەکەدا ئەمە یەک لە هۆکارە سەرچیەکانە ئەوێ بە هەر شێوەیە کە بۆی بچیتە سەری ئەو ئیمپراتۆریەتە زیندی بکاتەوە دەسەڵاتی و هەیمەنەتی خۆی بەسەر ناوچەکەدا فراوان بکات بێدەنجیش یەک لە هۆکارە سەرچیەکانە بە تایبەتی حکوومەتێکی وەکو عێراق ئەمڕۆ کە بەرژەوەندیشی ئایا لەگەڵی هەیە یاخۆ ئەو ڕێکەوتنیێکی ژێربەژێر لە نێوان وڵاتێکی وەکی تورکیا وەکو عێراقدا هەیە بۆ کەمکردنەوەی پێگەی یاخۆ زۆرێک لە چاودێران یەک هۆکاریکە ئاماژە پێێن ئەڵێن ئەوەی کە ئێستا بۆ نمونە ئەمریکا پێوەی سەرقاڵە بە دیاریکراوی لە کشانەوەی لە ئەفغانستان و سەرقاڵبوونی بە پاشەکشەپێکردنی هاوڵاتیەکانی خۆی لە وڵاتە ئەڵێن تورکیا لە ئێسادا ئەم هەلەی خۆستۆتەوە بۆی کە هەندێک لەم جوڵە سەربازیانە بکات بە دیاریکراوی لە باشووری کوردستان و لە ڕۆژاوی کوردستانیش چکە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان ینی هەندێک لە گروپە موالیەکانی تورکیا هەندێک جوڵەی زۆر مەترسیداریان کردووە لە ڕۆژاوای کوردستانیش ئەمەیان چۆن هەڵەسەنگێنیت کاک هەور ئەگەر سیرکەی خۆ هەر تەنها ئەم ناوی ئەم ماوەیە نێبووە وڵاتی تورکیا تۆبارانی ناوچانەی کردووە ئەتوو چۆن بیشار پێ بە درێژای ساڵەکان سەرەتای 2000کەنە بە بەردەوام پێشێلکردنی خاچی هەرێمی کوردستانی کردووە بە بەردەوام تۆبارانی ناوچەکانی کردو بە بەردەوام هێڕشی فڕۆکەی کردوتە سەرم ناوچانە من ناڵم ئەم هۆکارێکی سەرێکی یەک لە هۆکارەکان کەەوە وڵاتێکی وەکو ئەمریکا ئەمڕۆکە تۆزێک مەشغوڵە بە کێشی ئەفغانستان و یان کێشەی کشانەوە هێزەکان لە ئەفغانستان ئەمە ناکرێت هۆکارێکی سەرێکی وەکو بجێرێت و جەنابەتی شارت پێدا کە چاودێرەکان باسی بکەن ئەگە بگەڕێین و بەمێژوو بە درێژایی تقریبان 20 ساڵە خەریکی ئەم تۆبارانکردنی ناوچانەیە بەبێ گوێدانە دەسەڵاتی حکوومەتی عێراق و بەبێ گوێدانە دەسەڵاتی وڵاتە نێتۆ یەکگرتوەکانەوە هیچ حسابێکی بۆ ئەولانانە نەکردووە یاخۆ ئەوەتە ئۆکەیەکی لەو متحیدە وڵاتانی وەکو ئەمریکا وەرگرتووە یاخۆ ڕێکەوتنێکی ژێربەجێر لە نێو دەسەڵاتی لەگە دەسەڵاتی حکومڕانی عێراقدا هەیە لەگەڵ تورکیادا ئەمە دوو هۆکاری سەرچینە کەەوە ڕێگەی داوە زیاتر حکوومەتێکی وەکو تورکیا بە کەیفی خۆتەراتێن دەو ناوچاندا بکات و
تۆ باران بکات و یاخۆ پێگەی عسکەری نەماچانە دروستکە ئەمەشمان بیر نەچێتەوە ئەمڕۆ کە سیرەکەی لە خاچی وەکو هەرێمی کوردستان زیاتر نزیکی سی پێگەی عسکەری هەیە سێ بنکەی عسکەری هەیە سی ئەمە خەتەرێکی زۆر گەورەی لە ناوچەکە گەبیر لێ بکەینەوە ئایا بۆ ڕێگای پێدراوە ئایا بۆ تا ئێستا کە سەرزەنش نەکراوە ئایا بۆ تا ئێستا کە حکوومەتی عراق حکوومەتی ناوەند بە شێوەیەکی فەرمی داوای لێ نەکردیان داوای لە وڵاتانی و متحیدە نەکردەوە ئەو هێزار چەکدارانی کە ناو خاچی عراق چۆل بکەوە دەری بنێ ئەمانە هەمووی جێی گومانن کاک هاوڕێ ئەگەر سێرکەی ئەمانە کە بە درێژایی سنوورێکی ئێزگار زۆرەوە پێگەی حکوومەتی تورکیا لە ناوچەکەدا هەیە هەمانە هەمووی لە ماوەکانی ڕابردوو بێدەنجی لێکراوە بۆیە ئەویش ئێستا کە زیاتر پەلەکانی خۆی بەهاوێژە بۆ ناوچەکانی زیاتر پێگەی خۆی پێگە و دەسەڵاتی خۆی فراوانتر بکە ئەمە یەک لە هۆکارەکانە ئەو خەونێکەوە لە مێژە بۆی خەونی پێوە بینی فراوانکردنی دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی ناوچەکەدا یەک لە هەدەفەکانیشی حکوومەتی هەرێمی کوردستانە کە و پێگەی ئەو 4 محافظێکی لەژێر هەرێمی کوردستاندا بتوانانی بە هەر شێک لە شێوەکان کە بۆی بچێتە سەری بیخێشتە ژێر کێفی خۆی و بە هەماهەنگی هەندێک لایەن لە لایەنەکانی سیاسی هەم لە هەرێمی کوردستان و هەم لە وڵاتی عراقیشەوە کاک سەلاح هەروە بێدەنجی وڵاتانی ئەمریکاشێک لەو کارەکانە بەڵێ هەر لەسەر مەسلەی ئەو بنکانی کە جەناب داماشت پێدا دەوترێت ینی تورکیا بچێتە هەر شوێنێک کە بنکە و بارگای دروست کرد ینی مەحاڵە لەو شوێنە بکشێتەوە کەواتە توانین بڵین ئەمە لە چوارچێوەی ئەو خەونەی سەرکردەکانی ئێستای تورکیا کە دەیانەوێ ینی دەسەڵاتی عوسمانی فراوان لە ناوچەکە زیندوو بکەنەوە و ئەمەی کە ئێستا لە چوارچێوەی ئۆپراسسیۆنی سەربازی لە ناوچە جیاجیەکان لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێ پێ دوایە زەمینە سازکردن و خۆشکردنە بۆی کە هێزی پیادە و بنکی سەربازی لەم ناوچانە لە داهاتویشی نزیکدا بنیاد بنێەوە دروست بکاوە گە ئەرمە بکات مەترسی گەورەتر بۆ سەر ئەم خاکەوە بۆ سەر ئەم وڵاتەوەم هەرێمە دروست نابێت بێگومان مەترسی نەک بۆ هەسەر مەترسێکی تەوا بۆ سەر هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی ئەمڕۆ کە سیرەکێ بە درێژایی مێژووی کە و خەونانەی کە هەیەی کە بۆ دەست فراوانکردن دەسەڵاتەکانی خۆی لە ناوچەکەدا چەندین پێگەی سەربازی کە لە ناوچەکەدا ئەوێ ئەو پێگە سەربازیان زیاتر فراوانتر بکە پەلە بکێشی بۆ ناوچەکانی تری هەرێمی کوردستان پەل بکێشی بۆ ناوچەکانی پارێزگای سلێمانیشەوە بۆ بتوانین بە درێژای ئەو سنوورەی کەەوە وڵایەتی کۆنی وڵاتی مووسڵی کۆن هەبوو ئەگە بە بیرتان بینەوە وڵاتی مووسڵی کۆن هەبوو کە پێکات بوو لە 5 پارێزگا وەک لە وڵاتەکانی سەر بە وڵاتی حکومڕانی عوسمانیەکانی ئەو کاتەوە ئەمە خەون بەوە ئابینێ ئەم حکومڕانی بۆ بگەڕێتەوە هەتاکو ئێستا کەش لە سیاسەتی بنکەی ئیستخباراتی تورکیا وڵایەتی مووسڵ بە وڵایەتی چ خۆیان دانێن ساڵانە لە دیاریکردنی دەستوری خۆیان بودجەی هەیە بودجەکەشی یەکسانە بە سفر ئەگەر سەیری دیقەتی سیاسەتەکەی تورکیا بدێ بەڵام ئەمە یەک لە هۆکارەکانە ئەمە خەون پێ ئایا تاکو چەند بۆی ئەچیتە سەر ئایا بێدەنجی عراق وڵاتانی عەرەبیش یەک لە هۆکارەکان نیەکەوە بتوانێت زیاتر تەراتێن دە ناوچەیاندا بکات و کە زۆربەی جارەکان خاچی عراق بە خاچی سەروەری نەتەوە یەکگرتوەکانی عەرەبی دائانین ئەمە بێدەنجی هەڵبژاردننی ئەم لایەنە سیاسیانە بێدەنجی هەڵبژاردننی جامیعی عەرەبیشەوە یەک لە هۆکارەکانە کەەوە بتوانانی تورکیا بە کەیفی خۆتەراتێن دەم ناوچانەدا بکە و هەروە بێدەنجی وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوروپاشەوە یەک لە هۆکارەکانە ئەگەر بێت و ئەمریکا ڕاستە عەسابێکی ئەو تۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و یاخۆ بۆ حکوومەتی زەعیفی عراق ناکە بەڵام خۆ ئەمریکا گەبێ وڵاتانێکی وەکی ئەمریکا وڵاتانی وەکو ئەوروپا ئەمڕۆ پێگەی دەسەڵاتی باڵیان هەیە لە ناوچەکەدا ئەتوانن ستۆپێک بۆ وڵاتێکی وەکو تورکیادا بنین بەڵام بەداخەوە ئەمڕۆ کە ئەبینی لە پێناو بەرژەوەندەکانی خوان لە پێناو بەرژەوەندەکانی مەساڵحی خوان وەکو چۆن ئەڵ مەساڵح فوق المەبادێ هەموو لایەکانەوە ئەمە ڕەچاوەکەن هەموو لایەنەکان بێدەنجیان هەڵبژاردووە ئەمە یەک لە هۆکارەکانە کە توانیوێتی حکوومەتی تورکیا بە کەیفی خۆ تۆ بەرانی ناوچەکات و خەڵکی سڤیلی ئێمە شەید بکات و دەربەدەر و ئاوارەی بکە دەست خۆش کاک سەلاح دێمە خزمەت جەنابەت سوپاس دەکەم کاک ڕزگاریان بۆ نمونە ئەمە هەڵوێستی حکوومەتی عراق لەسەر ئاسی سەرۆکایەتەکان ئەمە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسی جیاوازەکان ئەمە هەڵوێستی دنیا و ڕێکخرا و ناوەندە نێودەوڵەتیەکان دەبینی کە هەمومان بۆ وەسویەکەین و هەموو لایەک بۆ وەسویەکە کە هەڵوێستێکی لاوازە و شەرمنانەیە بەرامبەر بەم جم و جوڵە سەربازیانی تورکیا پێشە تۆ ئەمەژت بۆدا کە لە ساڵی 2000ەکاندا یعنی وەکو خوێندکار توانیوتانە گردبوونەوە بکەن و ناڕزایی دەرببڕن بەڵام من ئەمێوە پرسم دروستکردنی فشاری مەدەنی لەلایەن خەڵکەوە لەلایەن هاونیشتیمانیانەوە لەلایەن ڕێکخراوە ناوخۆیەکانەوە لەلایەن خەڵکی ڕۆشنبیرەوانی کە لە هەرێمەکەدا هەن ئەگەر ئەمە دروست بکرێت تا چەند کاریگەری بێ بۆ سەر هەڵوێست و کەمبوونەوەی ئەم مەترسیانی تورکیا ئەگەر
کاریگەری نەبێ ژیانی ئەم خەڵکە مەدەنیەش ناکەوێتە مەترسیەوە کە ئەم فشارانە دروستەکان لەسەر تورکیا بە دڵنیاییەوە خۆی ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆشنبیران و نووسەران جۆرێکی ترە لەو دەسەڵاتی کە ئەتوانین فشاری پێ دروستکەین بۆ سەر دەسەڵاتی سیاسی بێگومان گرنگە لە هەموو هەڵوێستێکی نیشتیمانی و لە هەموو تەنگژەیەکی سیاسیە ئەو ڕێکخراوانە ئەو کەسایەتیانە ڕۆڵ و پەیامی خۆیان هەبێ هەڵوێستی خۆیان هەبێ لە ڕێگەی جوڵە مەدەنیەکانەوە لە ڕێگەی پەیامە ئاشتیەکانەوە داوا لە قونسڵگەرێتەکان بکەن داوا لە دەوڵەتان نوێنەرایەتی دەوڵەتان بکەن لە نەتۆیە گورتۆکان بکەن کە لایەنی کەم سەرکۆنی ئەم جۆرە هێرشکردنە بکەن ئەگەر بە تەلەفۆنێکیش بێ بۆ دەوڵەتی تورکیا یا بۆ ئێران ئەتوانن ئەم بارگرژیە ئەم حساسیەتە ئەم هەستیاریە کەم بکەنەوە و ئاماژیان پێ بکەن کە ئاماژە بە دەوڵەتی تورکیا بدەن یا ئێران بدەن یا هەر دەوڵەتێکی تر بێ بڵێن کاکە تۆ ژیانی هاوڵاتیانی ئەم ناوچەیەت خستۆتە مەترسیەوە ئەو شتێکی مەحاڵەوە کە قەت نەشیان کردووە قەت نیان کردووە بەداخەوە بەڵام گرنگە جۆرە فشارانە هەر هەبێ بەردەوامیان هەبێ قسە هەبێ بۆ چوونەکان زاڵ بن لەسەرەوەی کە ناکرێ ژیانی هاوڵاتیانی ئێمە سبێن پێنجوێن بەشێکە لە سلێمانی یان ئەگەر تۆ چیڵێ ئەگەر سبێنێ تۆپباران و هێرشکردن هاتە ناو سلێمانیەوە کێ دیفاع لە سلێمانیەکە چێ بەرگری لە سلێمانیەکە چێ بەرگری لە هەولێرەکە تا لە نزیکی هەولێریش ئەمڕۆ موشک هاوێژراوە موشک کەوتووە ینی باش بۆ زیانی نەجار ینی چەند ڕۆژی ڕابردوو لە ناو ینی دڵی شنگالە ینی تۆ بەڵێ لە سنجار بەڵێ بەداخەوە سێ هاوڵاتی شەید بوونەوە بەداخەوە گیانیان سپاردووە ینی ئەمانە هەمووی کۆی ئەم ڕووداوانە نائارامی و جۆرێک لە ناسەقامگیری و ئاڵۆزی دەرونی لە ناخی تاشی عێراقی و کوردیا دروستەکە لەم هەرێمی کوردستانە ینی من وەکو هاوڵاتێک چی بکەم پەنا بۆ کێ برم چێ گیانی من چێ ئاسایشی منە پارێزێ ئەی ئەم دەستورە گەورەیە کە لە عێراقدا مزراوە دروستکراوە دەنگمان پێداوە ئەم دەوڵەتەمان دروست کردووە بەیەکەوە بژین و هاوکاری یەکتر بین ئەی کوا چۆن پارێزگاری لە مافەکانی منەکەی چۆن ئاسایشی منە پارێزی چۆن سەقامگیری سیاسی لە ناوچەکە ئەپارێزی ئێمەوا خەریکین بەیەکەوە لایەنە سیاسەکان هەوڵ بین کە ژیان و گوزەرانی خەڵک باشتر بکەین لەم لاوە ژیانمان لە مەترسیایە چۆن داکۆچی لە مافی ئەم خەڵکە بکەین و لە ئاسایشی ئەم خەڵکە بکەین و ئاسایشیان بۆ دەستەبەر بکەین بەڕاستی لەبەرەوە زۆر گرنگە لایەنە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی میدیا بەڕێستان بە دەستخۆشیەوە ینی تۆ لە منبەرەشەوە زۆر گرنگە قسە لەسەر ئەم بابەتە بکەین من هەندێک وێبسایتی کوردیش گەڕام من پاژنیەوە ڕۆیە هیچیان بە گرنگی و باسی ئەم بابەتیان نەکردووە بایەخیان پێ نەداوە ئەنی چۆن تۆ بەشێکی نیشتیمانەکەت تۆباران نەکرێ و قەسفەکرێ و هاوڵاتیان ژیانە ئەکەوێتە مەترسیەوە بەڵام باسی ناکەی من زۆر جا سەر ڕێفشارەکانی ژیانێگە فشاریشمان لەسەر بوو بێوەکو دەستگای میدیای کورسات یانی لە ڕێڕەونەتەوە یەکەوە پاراستنی خاک و خەڵکی هەرێمی کوردستان لامانەیەوە هەر قسەی حەق بوو بێ کردومانە بەڕاستی و هەر زانیاریە دروست بوو بێ گەیانومانە بەجددی کورسات دەنگی هەمووانە هی هەمومانە بێ واژ بێ بە دڵنیاییەوە من وە لە ناو خەڵکی شاجۆم لێ بۆ کورسات هەمیشە توانیوێتی پارێزگاری لەو فرە لایەنی فرە ڕەنجێ بکە بەجی سوپاسەوە حەق ئەوانی تریش کەواتە بەڕای جەنابێت میدیا و ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان ڕۆڵیانەبێ لەوەی کە بتوانن ئەوەی کە بەسەر خاک و خەڵک و سنووری هەرێمی کوردستاندا دێ لەلایەن وڵاتانی دەوروبەر و ئەو وڵاتانی کە هەمیشە تەماعن لەسەر خاکی هەرێمی کوردستانە کاریگەرە بن ئەتوانن ئەم هەڵوێستانیان دەرببڕن و تا ڕادەیەک بەر بەم ینی تاڵانکاری و سوتماکردنی خاک و هێرش و پەلامارانە بگرن کاگاوڕێ ئیشی سەرەکی میدیا چییە؟ گەیاندنی ڕاستی نییە؟ بەدڵنیایە ینی ئەگەر میدیاکانی ئێمە ئەم ڕاستیە نەگەێنن بە دنیای دەرەوە چێ بیگەێنێ؟ دەنگی ئێمە تیڤەکانی ئێمە وێبسایتەکانی ئێمە ڕادیۆکانی ئێمە ماڵپەڕەکانی ئێمە ئەگەر ئەم ڕاستیە نەگوێزنەوە و پەیامەکە نەگەێنن بە خەڵک و بە دنیای دەرەوە و بە ڕای گشتی دەرەوە چێ بیگەێنێ؟ خۆ من ناتوانم ئیمێڵ بکەم بۆ سەفیرێک ئەمەی پێ بگێرم ئەم دەنگۆیە نابێ بگەێنرێ بە دەرەوە بە میدیای دەرەوە و لە ڕێگەی پەیوەندیەکانتان میدیای دەرەوە فشار دروستکەن لەسەر ناوەندەکانی خۆیان و ئەم دەنگۆیە بڵاوکەنەوە بڵێن کاکەەوە تا
ئینسانێکە کوژرێ مناڵێکە تۆقێنرێ ژنێک تیرۆرەکرێ و باخە و کشت و کاڵ لە ناوە برێ و ئابووری وڵاتە لە ناوەچێ بە دڵنیایەوە کاریگەریانەوە کاریگەری باشیشیانە بێ و لە ئێستاش بەدواوە ئەگەر هەمووان گرنگی بەمە بن و بایەخی بدەن و ئەم زانیاریانە ئەم هەواڵانە بجۆزنەوە هیچ گومانم نییە لەوەی کە جۆرێک لە فشار دروستەکە لەگەڵ ئەمانەیە هاوکات ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لایەنە سیاسەکان خۆیان کۆبوونەوە بکەن کۆڕ بکەن سیمینار ئەنجام بن لەسەر ئەم بابەتە پەیوەندیەکانی خۆیان ینی وەگەڕ بخەن لەگەڵ لایەنە سیاسەکانی ترا بۆی بتوانن فشار لەسەر کونسەڵگرێتەکان دروستکەن بۆی لایەنی کەم ئەم دەوڵەتانە بزانن کە ئینسانەژی لێرە ئەنی ئێمە ئینسانی ژیانەکەین وەکو ئەوان وەکو هاوڵاتیەکانی ئەوان ئێمە ژەمانوێ بژین ئەمانوێ خۆشگوزەرانی فراهەم بێ بۆ هەمومان ئەمانەوێت دنیا ببینی نەتوان ئەمانەوێ ئیش بکەین ئەمانوێ کشت و کاڵ بکەین ئەمانوێ پەرە بە ئابوووریەکەمان بدەین ئەمانوێ پەیوەندیمان لەگەڵ دەوڵەتانی دنیا ئەگەر ینی دەوڵەتانی دنیا تەماشای لایەنی مرۆیی بکەن ناچن لە ئێستاە بوون لە وڵاتی و ئەمریکا بە ملیۆنەها ئەفغانی بەجێ بێڵێت ئەو تا بزانە تووشی چبار و دۆخ و نالەبارەیەکی کردوون لە وڵاتەیە ئەو تا بەبەرچای هەموو میدیاکانەوە ئەو کارەساتی کە لە ئەفغانستانە گوزارێ هەمووانی بینین وەکە ئەزانین چێ بەسەر وڵاتی هێناوە دوجارەوە تا ینی هەموو لایەکیش بێدەنگە لەو ڕۆ بەڕاست خۆی کارەساتەکە ئەوێ بەداخەوە خۆ من ناڵم ئێمە چارەنووسی خۆمان بدەین بە دەزە و زلهێزانی دنیاوە ئێمە ڕاستە ئەمریکا دۆستمان بووە هاوکارمان بووە لە ڕوخانی ڕژێمی سەدامە و هاوپەیمانی لە ئێستاە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە و دۆستایەتیەکمان هەیە لایەنی کە مەتوانین شتی تر لە داهاتوە ئەنجام بین بەڵام خۆ نەماوتووە چارەنووسی خۆمان بین بە دەزەم زلهێزانەوە خۆ ینی ڕاستە هاوکارمان بوون لە ڕوبەڕوونی داعشا بەڵامەوە خۆمان بوون لەسەر خاکەکەمان بەرگریمانەکرد نەمانێژ لە کەرکووک بێنە ناو شاری کەرکووکە و کەرکووک ببەزێنن و سنوورەکانی ترمان پاراستووە و لە ڕابردووە پێشەوەی کە لەگەڵ ڕژێمی سەدام بە لە شەردا بووین و لە ڕوبەڕووبوونەوە بووین ئەو پێشمەرگەکانی خۆمان بوون گیانیان بەختە کرد و خوێنیانە ڕشت و شەهیدە بوون و دیفاع و داوای مافی چارەی خۆ نووسین و ئازادیانە کرد لەبەرەوە ئەفغانستان پێم وایە لەوەیە هەڵە بوو کە هەموو هێلکەکانی خستوە سەبەتەی ئەمریکاوە ئەو بۆ دەرڕێکە ئێستا ئاڕات و تا میێوارێش 4,000 خەڵک ینی ئەفغانستانی بەجێشتوە بەداخەوە بەڵام ئێمە نابێت چاو لەوە بکەین کە هەموو هێلکەکانی خۆمان بخێنە دەستی ئەمریکیەکانەوە یان بەریتانیەکانەوە یا فەڕەنسیەکانەوە بۆی بتوانن بارەزوی خۆمان یاریەکانی خۆیانمان لەگەڵ بکەن بە دڵنیایەوە ئەوان شەڕی بەرژەوەندەکانی خۆیانەکەن لە هەر شوێنێک بن و براوەشە بن لەوەیە بەڵام ئێمە نابێ وا بکەین ئەبێ ئێمە باوەڕمان بە خۆمان بێ سنوورەکانی خۆمان پارێزین لایەنە سیاسەکان کۆدەنگ بن و پشتیوانی یەک بن یەک ڕیز بن لە پێناوی ئەوەی پارێزگاری لە مافەکانی خەڵک و سنووری هەرێمی کوردستان و ئەو ئازادیە بکەن کە لە دوای ڕاپەڕینەوە دەستمانێناوە دەستەکانە خۆشوێتێم و خزمەت جەنابەت بۆ دوا پەیامت کاکە ڕزگار کاگێ ساڵحبابی یان جەنابەت دۆکو شارەزایەکی کاروباری تووشیە زۆرێک لە چاودێرانی سیاسی ئەوانەی کە ینی چاودێری ڕەوشی و دۆخی تورکیاکەم بە دیاریکراوی دۆخی ناوخۆی ئەو وڵاتە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی داڕمانی سیاسی هەم لە ڕووی ئەو تاگڕەوی و ئەو باڵادەستیی کە ئاک پارتی بە سەرۆکایەتی ئەردۆگان پەیڕەوی دەکات و هەم لەسەر ئەو فشارانەی کە باز دەکەن لەسەر حکوومەتەکەی ئەردۆگان وەرە لایەن نەیارەکانی کە هەیە بۆ سەر ئەردۆگان خودی خۆی دەڵێن بۆی کە ئەو دەسەڵاتە یاخود ئەو پارتە دەرچەیەک بدۆزێتەوە خۆی دەرباسکە لەو هەموو فشار و گوشاری کە لە ناو خودی وڵاتەکەی خۆیدا لەسەرێتی بۆی ئۆپراسیۆنەکانی دەباتە دەروی سنوورەکانی جەنابەت بۆ ئەمە چی دەڵێ خوێندنەوە چییە تا چەند ینی ئەم جۆرە شیکردنەوانە لە جێی خۆیەتی بۆ ئەمەی کێسە دەگوزارێت لە عێراق وەرێمی کوردستان بڵێ ئەگەر سەیری وڵاتێکی وەکو تورکیا بکە ئەمڕۆکە پێگەی ئابوووریەکەی بەرەو داتەپی ناڕوات و زیاتر بەهای دراوەکەی بێبایە خەبی بەرامبەر بە دۆلار و بەرامبەر بە دراوەکانی تری بیانیەوە و هەروها هۆکارێک لە هۆکارە سەرچەکانێکەوە ئەمڕۆکە بەرۆشی وڵاتیی تورکیای گرتووە ئەو ڕووداوە سروشتیانەی کە لەم دوایەدا بەهاتە ناو تورکیا و سووتاندی دارستانەکان و هەستانی لافاو لە ناوچەکانەوە ئەمانە هەمووی هێک لە هۆکارەکانێکەوە زەختێک لەسەر سیاسەتی دەوڵەتی تورکیا دروست بووە بۆ بتانی خۆی لەم قەیرانانە دەرباز بکات و یاخۆ دەرچەیەک بۆ خۆی بدۆزیتەوە
بۆ لە هەڵبژاردننی داهاتوودا کە ئەم بڕیار وایە لە ساڵ داهاتوو هەڵبژاردن بکرێت لە وڵاتێکی تورکیا ئەو پێگە و دەسەڵاتی ئەکپارتی و ئەردۆغان لە دەسەڵاتە کۆن دوور بخرێتەوە. کەسێکی کۆمەڵێک لە مەسەرکردەکانی ئەکپارتی کە لە ڕابردوو لەگەڵ سیاستەکەی تورکیا و لەگەڵ سیاستەکەی ڕزەب تایب ئەردۆغاندا بوون یاخود دەستە ڕاستی بوونە ئەمڕۆ کە پێگەی حیزبی پارتی نوێیان پێکینەوە بۆی دژایەتی بکەن لەگەڵ لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەمانە هۆی هەمویان مەترسی هەنا لەسەر پێگەی و دەسەڵاتەکانی ئەکپارتی و ئەردۆغانە بۆی بتوانانی خۆی دەربازکە لەم هەموو قەیرانە سیاسی لە هەم قەیرانە ئابووری کە بەرۆشی تورکیا هەیە خستوتەوە. تورکیا ئەگەر سێری بکەی زۆری داهاتەکەی لەسەر سیاحەت و لەسەر گەشت و گوزارە. ئەمڕۆ کە لە ماوەکانی ڕابردوو کە بۆ هۆی ئەو کارە ساتە سروشتێک کە بەسەری ها سووتاندنی زۆربەی ناوچە دارستانەکان زۆربەی ناوچە گەشت و گوزارەکانی کە سووتێنران بێگومان ڕێژەی گەشتیاری و ڕێژەی داهاتی کەم بۆتەوە. ئەمانە هەمووی هێک لە هۆکارەکانن. یاخۆ پێگەی دروستبوونی دەسەڵاتێکی ئۆپۆزیسیۆنی بەهێزەوە کە ڕەچاوەکرێت کە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا ئۆپۆزیسیۆنی بەهێز بێتە ئاراوە بتوانانی دەسەڵاتەکانی ئەردۆغان کەم بکاتەوە بتوانین لە حکومڕانی دوور بخرێتەوە. وڵاتێکی وەکو تورکیا خەڵکەکەی ڕاستە کۆمەڵێک لە پێکاتی سەرەکی هاتووە یان کۆمەڵە خەڵکی نەتەوەپەرستی تێدایە کە مەهاپا ئەوڕۆکە سەرۆکایەتیەکەم بەڵام ئەمانە زۆرینەی پێکاتی تورکیا نینە. ناتوانین بڵێن ئەوانە بتوان زیاتر بەردەوام بن لەسەر دەسەڵات و بەهۆی توندڕەوی ڕەگەزپەرستی خوان لە دەسەڵاتی حکومڕانی تورکیادا بمێنەوە. بێگومان خەڵکی تریشەیە ئەمڕۆکە چاوی لە سیاستەکەی تورکیا بۆی بتوان دەسەڵات وەربگرێت و یاخۆ لە ڕێگای پارتە نوێیەکانەوە بگەنە دەسەڵات و ئەمانە هەمووی هۆک لە هۆکارەکان یەک لە دوای یەکن. بۆیە ئەم پەلە قاژانەی کە دەم دوایان زیاتر کە ئەردۆغان ئەوێبی کات یا پەل بەهاوێژتە بەر وڵاتانی دراوسێ یان پڕبایشتە بەر وڵاتانی ناوچەکەەوە بۆی بە خەڵکی خۆی بڵێت ئێمە ئەمڕۆ حکومڕانی تورکیادا حکومڕانێکی زلهێزی ناوچەکەیە ئەگەر بێت و ئێمە لە دەسەڵاتدا نەمین و بەرە بچووکبوونەوەی دەسەڵاتی تورکیادا ئەڕوە. ئەمە ئەوێ پیشان بە خەڵکەی خۆی بدا پیشان بە خەڵکی تورکیا بدا کە تاکو ئەردۆغان و حکوومەتەکەی حیزبەکەی لە حکوم دابێتەوە وڵاتی تورکیا بە گەوری و زلهێزی ئەمێنێتەوە لە ناوچەکەدا. بۆیە زیاتر پەنا ئاباتە بەر کۆمەڵی هێزی چەکداریان ئەمڕۆکە بینین لە دەسەڵاتی چەکداری لە ناوچەکانی وەکو سووریا وەکو عێراق وەکو لیبیا وەکو ئەزربایجانیان وریان کۆمەڵێک وڵاتی دەستکاریەکە بۆی پیشانی خەڵکی خودداکە ئەم هێزا ئەم پارتە سیاسیا کەەوە دەسەڵاتێکی ئەوتو هەیە حکومڕان لە ڕێگای لە ژێر چەتری حکومڕانی ئەکپارتی یان ژێر چەتری ڕەزەب تایب ئەردۆغان وڵاتی تورکیا بۆتە وڵاتێکی زلهێز لە ناوچەکەدا و پلەکانی خۆی هاوێشتووە. ئەمە یەک لە هۆکارە سەرچەکانە کە ئەوێ بەردەوامی لەسەر ئەو کارە سیاسەتی عسکەریانی کەوایکە لەسەر ئەو کارە سیاسیانێکەوە بەردەوامە لەسەرێکەوە بتوانێت ئەو زەختانی یاخۆ ئەو فیشارانەی کە لە ناوە خۆی لەسەری هەیە کەمی کات و بیەخیتە دەرەوەی سنوورەکانی خۆیەوە. بەڵێ یەک لە هۆکارەکانە هەم بوارە ئابوووریەکەوە هەم بوارە سیاسەکەەوە زیاتر وە هاانیەدار کە پەل بەهاوێشتە بەر دەرەوەی خاشی وڵاتی تورکیاوە. دەست خۆش کاگ سەلاژیان سوپاس دەکەم بەڵێ کاک ڕزگار دواپیامی خۆت بگەێنی لەمەوە یەخولەکە سوپاس دەکەم. سوپاس بەبڕێت هەوڵا من پێ بخۆشە داوا لە هەموو لایەنە سیاسی کوردیەکان بکەم داوا لە سەرکردایەتی سیاسی کورد بکەم لە پەرلەمانتارە بەڕێزەکانمان بکەم لە پەرلەمانی کوردستان و هەروەها لە فراکسیۆنەکانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ئەنجومەنی وەزیرانی عراق لە وەزیرەکانمان لە سەرۆکایەتی کۆمار کە لایەنی کەم هەڵوێستێکیانە بێ و لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆیانەوە بتوانن جۆرێک لە فشار و پەیوەندی دروست بکەن بۆی بتوانن ئەم بارگرژیە ئەم هەستیاریە کەم بکەنەوە و بتوانن ئەم تۆبارانە ڕاگرن بۆی ژیانی هاوڵاتیانمان لایەنی کەم پارێزراو بێ و هەروە داوا لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەم لە میدیاکانەکەم کە بتوانن ئەوانیش بە ڕۆڵی خۆیان هەستن و پەیوەندیەکانیان بخەنەکار و جۆرێک لە فشار و لە گوڕوتین بکەن بۆی بتوانن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و نەتەوەی گرتوەکان و قونسڵگەرەکان بچنە سەرخەت بۆی ئەم پەیامە و ڕاستیە بەوان بگەن و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سنووری هەرێمی کوردستان و عراق پارێزراوە. دەست سوپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکان کاک ڕزگار محەممەد چاودێری سیاسی وەروەها کاندیدی هاوپەیمانی کوردستان بۆ بژاردننی ئەنجومەنی نوێنەری عراق لە دەیدا ئەگەر ئەنجام بدرێت سپاس دەکەم. هەروە کاک سەلاح باپی شارەزای کاروباری تووشە کە لە سۆدەکانمان لە شاری هەولێر لەگەڵماوی. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا. ساغ و تەندروست باشن خواتان لەگەڵ.